بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وا بڕیارە کۆتای هەفتەی داهاتوو کۆنگرەی ئابووری بەحرێن بە سەرپەرشتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ تاوتوێکنی وەبەرهێنان لە فەڵەستین ببەسترێت. لایەنە فەڵەستینیەکانیش ڕەتیان کردوتەوە بەشداری لەو کۆنگرەیە بکەن و پێیان وایە ئەم کۆنگرەیە لە خزمەتی چارەسەری کێشەی فەڵەستینیەوە خزمەت بە دەوڵەتی ئیسرائیل دەکات. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی هەژار حاتم ئەندامی بۆردی توێژینەوەی ساسی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەولێری کارۆ خوژنا و سەرۆکیانی سوتی ئەمریکی کوردی تاوتوێ ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەمی. کۆتایی هەفتەی داهاتوو کۆنگرەی ئابووری بەحرین بە سەرپەرشتی ئەمریکا دەست پێ دەکات. وابڕیارە 25 و 26 مانگە کۆنگرەکە لە مەنامەی پایتەختی بەحرین لەژێر ناونیشانی ئاشتی لە پێناوی گەشەکردندا بەڕێوە بچێت. کۆنگرەکەش بەشێکە لە گرێبەستی سەدە کە ئیدارەی ترەمپ بۆ چارەسەری کێشەی فەڵەستین ئیسرائیل خستوێتە ڕوو. ئامانجی کۆنگرەکە وەیە کێشەی فەڵەستین لە پرسێکی سیاسیەوە و لە ڕێی ئەنجامدانی پرۆژەکانی وەبەرهێنان بکەنە ئابووری. دەشانەوێت فەڵەستینیەکان ڕازی بکەن و دەوڵەتێکیان بەبێ ناوچە داگیرکراوەکان و بەبێ گەڕانەوە بۆ سنووری ساڵی 1967 بۆ دابمەزرێنن. بەمەش سوودمەندی سەرەکی دەوڵەتی جوولەکە دەبێت. دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا لە کاتی بانگەشەی هەڵبژاردنی ساڵی 2016 بۆ سەرۆکایەتی ئەمریکا بەڵێنیدا چارەسەری کێشەی فەڵەستین بکات، بەڵام چارەسەرەکەی ناوبراو لەسەر حسابی فەڵەستینیەکانە. دوای بوونیشی بە سەرۆکی ئەمریکا چەند بڕیارێکی لە بەرژەوەندی ئیسرائیل دەرکرد، لەوانە ناساندنی قودس وەک پایتەختی ئیسرائیل لە کۆتایی ساڵی 2017 و ناساندنی بەرزایەکانی جۆلان وەک بەشێک لە خاکی ئیسرائیل لە سەرەتای ئەم ساڵ و ڕاگررتنی کۆمەکی وڵاتەکەی بۆ ڕێکخراوی ئۆنراوەی فریاگوزاری سەربەنەتەوە گرتوەکان کە ڕێکخراوەکە خۆراکی نیوەی دانیشتنی کەرتی خەزە دابین دەکات. بۆی ترسیشان لە گرێبەسی سەدا سەرجەم لایەن و ڕێکخراوە فەڵەستینیەکان ڕەتیان کردوێتەوە بەشداری کۆنگرەی ئابووری بەحرین بکەن و پیان وایە کۆنگرەکە خیانەتە لە گەلی فەڵەستین. لە چەند ڕۆژی ڕابردووشدا لە چەند ناوچەیەکی فەڵەستین خەڵک خۆپشاندانیان دژی ئەنجامدانی کۆنگرەکە ئەنجامدا و داوا دەکەن وڵاتانی عەرەبی بەشداری نەکەن و کۆنگرەکە هەڵبوەشێتەوە. هەرێکە لە وڵاتە عەرەبیەکانی میسر، سعودیا، ئیمارات، ئەردەن، مەغریب، بەحرین لە ژێرەوە لە هەمانگی تەواودان لەگەڵ ئەمریکا و لەبەر ڕای گشتیش باشکرا باز لە بەشداری کۆنگرەکە ناکەن. بەڵام بەرپرسانی کۆشکی سپی ئاماژەیان بەوە کردبوو هەرێکە لە میسر و ئەردەن و مەغریب بەشداری دەکەن. هاوکات هەرێکە لە عێراق و لوبنانیش بە فەرمی ڕەتیان کردوێتەوە بەشداری لە کۆنگرەی ئابووری بەحرین بکەین. هاوکات وەزیری دەرەوەی ئیسرائیل لە لێدوانێکی ڕۆژنامەنیدا ئاماژەی بۆ کردبوو بەشداری لە کۆنگرەی بەحرین دەکەن. هەوڵەکانی ئیدارەی ترەمپ لە چوارچێوەی گرێبەسی سەدە بۆ چارەسەری ململانەی فەڵەستین و ئیسرائیل بەسەر حسابی خاک و بەرژەوەندەکانی فەڵەستین لە کاتێکدایە. وابڕیارە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە بچێت و لۆبی جوولەکەش ڕۆڵێکی گەورە دەگێڕێت. As well as create effect and potentially destroy the character of the State of Israel as a Jewish and democratic state. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستاژەر بە خێر بێنگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لە کۆنگرەی ئابووری بەحرین کە وەکو بەشێک لە گرێبەستی سەدە یاخود گرێبەستی سەدە چییە؟ ئەوەی کە ئەم کۆنگرێش بەشێک لە لێکۆڵڕان پێیان وایە بەشێکە لە گرێبەستی سەدە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ پرسی فەڵەستین سەرپەرشتی دەکات. بسم الله بەناوی خوا. سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە بۆ دەرفەتە هەروەکو لە ڕاپۆرتەکەتانەوە ئاماژەتان پێکرد بە بەشێکی لە ڕێکەوتنی سەدەیە سەفقەی سەدە. طبعا سەفقە زیاتر لە عەرەبیەکان معنا بەخشە وەک لەوەی کە بڵێن بە ڕێکەوتنە. لە کوردیا گرێبەستی بەرامبەرەیە ڕێکەوتنی ژێربەجێ وەڵی خۆی مامەڵەیان سەودا. چونکە چون بۆچی ڕێکەوتن ئەوەیە کە هەردوو لا ڕازی بن، بەڵام لایەنی فەڵەستینی ڕازی نییە. بەڵێ کۆمەڵی خەڵک بە ناوی
وەکو سعودی و ئیمارات و ئەمانەوەش دەسەڵاتدارەکانیان بە ناوی گەلی فەڵەستینەوە یا وەکو وڵاتێک وەکو میسر بە ناوی چێشی عەرەبی ئیسرائیلەوە قسەکەوە ئەڵێ ڕازی بووین بەس ڕێکەوتن ئەوەی هەردوو لا ڕازی بن بەس قەنە ئەمە زیاتر حەقە ناوی مامەڵەی بەرەیشی ئەمریکا لەگەڵ بەرەی ئەم دەسەڵاتدارانی ئێستا لە سعودی و ئیمارات و میسر هەن طبعاً ڕێکەوتن ئەم سەفقەی سەدەیە چییە؟ من بۆیە هەر لە ئەو هینەشمان لەو تارەشمان ناونەوە سەفقەی سەدە بۆچی چون بە معنە عەرەبیەکەی معنە جوانە بە سەفقەکە معنە جوانە تێبەخشێت پلانێکی نوێی ئیدارەی ترەمپە بە بەحساب ئەوەی کە لە نێوان دوو ئیختیباسە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە کە لە دوای ساڵی 1948 بەدامەزرێن دەوڵەتی ئیسرائیل لەسەر خاکی فەڵەستین ئەو کێشەیە درێژەی هەبووە طبعاً معلومی جەنابتە کە کۆنگرە و کۆنفرانسی زۆر لە بۆ مەبەستە ساز کراوە و پارێکی زۆر بەخەرجراوە دەیان ساڵە خەریکیەوە کێشێکی زۆر هەیە لەسەر ئەو مۆزوع لەسەر کێشەی عەرەب ئیسرائیل هەر لە کێش لە کۆنگرەکانی کاندیڤیل لە کۆنگرەکانی تری قاهیرە لە چوو ئۆسلۆ بەڵام هیچی ئەمە نەتیجەی نەبووە چونکە بۆچی ئێستاش ئەمەش احتیمالە زۆر نەتیجەی نەبێت لەبەرەوەی کە لایەنە فەڵەستینیەکان بە شێوەیەکی ئاشکرا بەزامیترەوەی لە ژێرەوە ڕازێبن ئەوان نازان بە لە شێوەیەکی ئاشکرا ڕەتیان کردێتەوە بەشداریکردن لە 22 لە غەزە هەمویان لە کۆنگرەیەکی سەحەفیە باشە دوای دینە سەرەوە لایەنەکان بۆچی بەس پوختەکەی یانی چییە پوختەی بە چەند قۆناغە پوختەی مەسەڵەن ئەو ئیدارەی ترامپ کە ئەم سەفقەی سەدەیە کە بەڕێز بە پوختەکەی چییە؟ پوختەکەی ئەوەیە پلانێکی نوێی ئیدارە ئەمریکا بۆ کێشەی بۆ چارەسەرکردنی کێشەی عەرەب ئیسرائیل بۆچی چونکە بەڕاستی کێشەی عەرەب ئیسرائیل بۆتە کێشەیەکی گەورە لە جیهانی ئیسلامیە ئەوان نایانەوێت ئەیان بەستیانە کە دەوڵەتێکی هەر ئەو دەوڵەتانی کە دراوسەی ئیسرائیلن بە تایبەتی سووریایە غەزەی ئەمانە و وڵاتێک بن تەمەنەوە هیچ میسری خۆی لا کردێتەوە وڵاتێک بن کە دوور لەبن لە شەڕ و ئاشاوە بۆی کە ئیسرائیل زیاتر بە دوور بێ وڵاتێک بێ زیاتر ئاسایشی بۆ دابینکرێت بۆیە ئەم وڵاتە بە خاڵی سەرەکی لەم مۆزوعەیە ئەوەی ڕاستە ڕەوان ناویان لێ ناوە لە ئیختیباسێک ئەوەکوتم چارەسەرکردنی کێشەی فەڵەستین عەرەب ئیسرائیلیا فەڵەستین ئیسرائیل بەڵام لە ڕاستیە بۆ دابینکردنی زیاتری وڵاتێکی ئاسایشی زیاترە بۆ ئیسرائیل ئامانجەکانی تەمەن ئامانجەکانی زۆرە ئەوەی کە بەڵام ئەوەی کە من چەند خاڵێک ئاماژە پێ کردووە ڕاماڵینی ئەو ئیدارە واقعی کە هەڵبژێراوە لە دوای ساڵی 2005 لە کەرتی غەزەیە کە بە دەنگێکی باشیان هێنا و سەرکەوتنیان بەدەستێنا لەو کاتەوە تەمەن چەند شەڕێکیان بە غەزە فرۆشت نەیانتوانی وەکو لایەنی سەربازی حەلی قەزەی غەزە بکەن ئێستا هاتوون لە ژێر ناوی کۆنگرەی مەنامە یا لەسەر ڕێکەوتن نامەی سەفقەی سەدە ئەیانێ بە حەلێکی سیلمی ڕێکەوتنێکی ئاشتی ئەوەی کە حەماس ڕازی بکەن لایەنە فەڵەستینەکەی بەدەمانەوەی کە سەرەکیە لە حەماس و جیهادی ئیسلامیە ئەوانەی کە زۆر ناڕازی بۆ مۆزوعەکە هەر ئەوانیش بوونی سەرەکیان هەیە لە غەزەیە چونکە بۆچی لە غەزەوە بۆچی لە زەفەی غەربیەوە چونکە غەزە هاوسنوورە لەگەڵ ئیسرائیلە ئەیانەوێ ڕاستەنە هاتوون میسر ئەڵێ من 20 کیلۆمەتر لە خاچی خۆمە دەم لە بیابانی وادی فەرەن بەتو لە سینا ئەیدەم بە غەزە لە بەرامبەر ئیسرائیل 20 کیلۆمەتر بدا بە میسر بەڵام لە ڕاستیە بە خاڵی سەرەکی بۆچ لابردنی ئەو واقعی حکوومەتی حەماسەکە لە کەرتی غەزە هەیە دواتر لێم لای بەرز لەسەر کاراکتەرەکانی ئەو ڕێکەوتن لەسەر ئاستی ئەمریکا و لە وڵاتانی عەرەبی شەرق قسە دەکەین گرە بچینە هەورێ لای مامۆستا کارۆخ مامۆستا سوپاس بۆ بەشداری بەڕێزتان دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم لەسەر گرێبەستی سەدە و ئەم گرێبەستە و سەبارەت بە تا چەند لە بەرژەوەندی ئیسرائیلدا بە دیاری کراوی ئەو گرێبەست. بەڵێ سڵاو لە بەڕێزتان و سڵاو لە میوانە بەڕێزەکەتان و بینەرانی بەڕێزی کەناڵی پێیان. دیارە کە سەرەتا دۆناڵد ترامپ خۆی هەڵدەبژێرێ و لە هەڵمەتی هەڵبژاردن لۆبی ئیسرائیلی لە ئەمریکا پشگیریەکی تەواوی دەکەن و پێم وایە کە هیچ کاتێک ئەوەندەی کە ترامپ پشگیری کرا لەلایەن لۆبی ئیسرائیلەوە هیچ سەرۆکێکی تر بەو شێوەیە لەلایەن لۆبی ئیسرائیلەوە پشگیری نەکراوە لەبەرەوە ترامپ بە شێوێکی ڕاشکا و لە بەرژەوەندی ئیسرائیل هەنگاو دەنێ و هەنگاوەکانیشی دیارن کە ئەو هەنگاوانەی کە ترامپ ناویەتی هیچ سەرۆکێکی پێشخۆی نەیویستۆ بەو شێوەیە هەنگاو باوێژێ بەتایبەت لە بەرژەوەندی ئیسرائیل وەکو بۆ نمونە خاڵی یەکەمیان گواستنەوەی باڵێۆزخانەی ئەمریکا لە
تەل ئەبیب بۆ قودس یان ئۆرشەلیم و خاڵی دووەمیان بەڕسمی ناساندنی بەرزایەکان جۆلان کە بەشێکە لە خاکی سووریا بۆ کە ئێستا بەشێکە بە بڕیاری ترامپ بۆتە بە حساب بەشێک لە خاچی ئیسرائیل و پێشی ئەوەش دیارە ڕێکەوت ئەو سەفقەیە کە باز دەکرێت کە بە ناوی سەفقەت القەرن یان لە ناو دووکەوانە deal of the century ئەمە لەسەر دەستی ترامپ خۆی و هەروەها زاواکەی کە ڕاوێژکاریش پێشکەوتووە لە کۆچیسپی کە ناوی کۆشنێرە ئەم کۆشنێرە هەستاوە بەڵێ گاریت کۆشنێر هەڵساوە بە ڕێکەوتن لەگەڵ کۆمەڵی وڵاتی عەرەبی و لە ڕێگای ڕازیکردنی کۆمەڵێک وڵاتی وەکو ئوردن و مسر لە ڕێگای ئەوان لە ڕێگای سەفقاتی گەورەی مادی کە باس لە سەدان ملیار دلار دەکرێت مقابلی ئەوەی کە ئەوان شوێن بۆ فەڵەستینیەکان بکەنەوە و هەروەها وڵاتانی تری وەکو سعودیا وەکو ئیمارات وەکو بەحرین وەکو وڵاتانی تریکەندا و بەشدارن لە یارمەتیدانی ئەم سەرکەوتنی ئەم سەفقەیە کە بە سەفقەت القەرن ناسراوە هەروەها هەندێک وڵاتی ئەوروپی وەکو ئەڵمانیا وەکو فەڕەنسا و هەروە کۆریای باشوور و یابانیش ناویان دێ ئەم کۆمەڵە وڵاتە لەگەڵ ئەمریکا کە ئەمریکا تەبقەکەی ئامادەکردووە یاخود ئەو سەفقەی ئامادەکردووە دەیەوێت لە بەرژەوەندی ئیسرائیل ئەم ڕێکەوتنە بکە و فەڵەستینیەکان بە تەواوی داببڕێ لە خاچی خۆیان و بەڕاستی وڵاتێکی گەورەتر بۆ ئیسرائیل فراهەم کە و سەرزەمینی بۆ سازێنێ بۆ ئەوەی زیاتر ئیسرائیل بە دیاریکراوی مامۆستا قەڵەبڕەوی زیاتر بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ینی بەرژەوەندی ئیسرائیل بۆ نمونە لەم ڕێکەوتنی سەدەیە چییە؟ تەناوەیە کە مەسەلەن دەوڵەتی ئیسرائیلی بەرفراوانتر بکرێ یاخود مەسەلەن پەیوەندەکانی ئیسرائیلیش لەگەڵ وڵاتانی عەرەبی هەرچەندە لە ژێرەوە ئاساییە بەڵام بە شێوەیەکی سروشتی بۆ ڕای گشتیش مەسەلەن ئاسایی بکرێتەوە لەگەڵ وڵاتانی عەرەبی. بڵێ دیارە هۆرد و بەرژەوەندی هەیە کە جنابەت ئاماژت پێ کرد هەم ئیسرائیل وەکو دیفاکتۆ وەکو ئەمری واقع لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتێکی گەورە و زلهێزە خاوەنی سەرچینەوەییە و دەتوانین بڵێن لە ڕووی پرۆسەی سیاسی ناوخۆییشی جوانترین پرۆسەی سیاسی ناوخۆیان هەیە بۆ خۆیان کە لە هەڵبژاردن و لە ئاکتیڤیان وەکو وڵاتێکی کاریگەر و هەروەها دەتوانم بڵێم ئەم علاقەیە کە تاوەکو ئێستا بە شێوەیەکی ژێربەژێریان شاراوە هەیە لە بینی وڵاتەکانی عەرەب و وڵاتە عەرەبیەکان و لە بینی ئیسرائیل ئەوە دەبێتە پەیوەندیی ئاشکراوە دووەکو جیران مامەڵی لەگەڵ دەکەن و سەفارەت دەگۆڕنەوە و دەبێتە ئاطرافێکی سەڕیح و ئاشکرا دەکرێت بە ئیسرائیل ئەو کاتە و چیتر ئەو دەتوانم بڵێم دۆردەنجیە نامێنێ ئەو دردۆنجیە کە لە ژێرەوە ئەطرافیان بە ئیسرائیل کردووە و هەموو وڵاتانی عەرەبی علاقەیەکی باشیان هەیە لەگەڵ ئیسرائیل کەچی لەسەرەوەش وەتەنیات و کۆمەڵێک شعراتی چ وەتەنی چ دینی دەڵێنەوە و خەڵکی شارعی عەرەبی یان شقامی عەرەبی پێگەرم دەکەن. بەڵێ بەس هۆکاری چێ مامۆستاییت لە وڵاتە عەرەبیەکان تا ئێستا وەکو فەرمی باسییان لەوە نەکردووە کە ئەوان بەشداری کۆنگرەی بەحرێن کە وابڕیارە لە کۆتایی هەفتەی داهاتوو لە 25-26 مانگ بەڕێوەچێ بە شێوەیەکی فەرمی خۆیان ڕانەگەیاندەوە بەڵکو بەربەرسانی دارایی ئەمریکا باز لەوە دەکەن بۆ نمونە مەغریب و ئەردەن و میسر بەشداری لەو کۆنگرەیەدا دەکەن کە بەشێکە لەو ڕێکەوتنی سەدە یاخود بڵێن سەفقەی قەرن. بەڵێ هۆکارە سەرچێکە ئەوەیە کە فشارێکی زۆری شارعی عەرەبی لەسەر دەسەڵاتدارانی عەرەب هەیە و ئەم فشارش سەرچاوە دەگرێت لە بۆعدێکی دینی و بۆعدێکی قەومی. دیارە هەم خەڵکی زۆربەی 1990 شارعی عەرەبی مسلمانە و دژی ئیسرائیلە هەر بە مەبدە بە پرەنسیپ ینی دژی بڵێن هەروە پەروەردەکراوە و لەلایەکی تریش لە ڕووی قەومیش هەستی قەومیان ئەوەندە بەقووەتە پێیان وایە کە ئیسرائیل فەڵەستینی داگیر کردووە. اینجا ئەم سەفقەیە وەکو میوانە بەڕێزەکەشان ئاماژەی پێکرد هاوسەنگ نییە ینی ئیسرائیل داوای دەکا و پێی خۆشە چونکە لە بەرژەوەندی ئەوە بەڵام فەڵەستینیەکان ڕەفزی دەکەن و پێیان ناخۆشە چونکە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی ئەوان نییە و ئەگەر حاڵەتێکی واش بێ ئەوان ئەوەی ئیدعای بۆ دەکەن
دیارە ئەو سەفقەیان بەسەردا فەرز دەکرێت نەوەک بە ویستی خۆیان بێ کە ڕازی بن و سەفقەیەکی لەو شێوەیە. سپاس دەکەین دەگەڕین وڵاتان دواتر مامۆستا کارۆخ مامۆستاژدار بگرێم و لای بەڕێزت سەبارەت بە کارکتەرەکانی سەر ئاستی ئەمریکا ئەوەی کە مامۆستا کارۆخی باسی جاری کۆشنەر ڕاوێژکار و وەزارەتی ترامپ و خودی ترامپیش کرد جێگە لەو کارکتەرەکانی تر کامانن کە ڕۆڵیان هەیە لەم ڕێکەوتنە. بەڵێ هەروەکو مامۆستا ئاماژەی پێکرد جاری کۆشنەر بیرۆکەی سەرەکی ئەگەڕێتەوە بۆ ئەم کە زاوای ترەمپە بەڵام یەکەم جار وەکو وشەی سەفقەی سەدا ئەگەڕێتەوە بۆ دانیشتنێکی بینی سیسی سەرۆکی ئێستای میسر و ترەمپ سەرۆکی ئەمریکا کە لە ئەمریکا کۆبوونەوە لە نیسانی 2017 سیسی داوای لە ترەمپ کردوتی تۆ بۆ حکومێکە دەسەڵاتێکی زۆر هەیە ینی خەڵکی ئیسرائیل گوێ لێگرێ وەکو مامۆستا کارۆخی لۆبەیەکی بەهێزی ئیسرائیلی پاڵپشتیەکە وتی من داوا لە یەکەم کە کێشەی عەرەب ئیسرائیلیش هەلکەی و ئەمە ئەگەر ئەمە بکەی ینی سیسی وتی ئەگەر ئەمە بکەی ناوی ئەبێتە سەفقەیەکی سەدە بۆ ئێمە یەکسەر دوایی کۆمەڵە ڕۆژنامەنووس وتیان چی گوزەراوە لە دانیشتنەکەتانە لە بینی ترەمپ و سیسی ئەم سەفقەی سەدەی ئاماژە پێکرد وتی بەڵێ ئەم شتێکی ئەوان داوا کردو لە ترەمپ دوای تر هاتن ئەم شتیان داڕشت و کۆمەڵێک سەردانی نهێنی و دانیشتوانە لە بینی وەزیری دەرەوەی ئیمارات وەزیری دەرەوەی میسر وەزیری دەرەوەی ئەردەن و کۆمەڵێ ممەسیل و وەرزشەوان کە هەمویان هاوکاری مادیەکەن لە ئەم پرۆژەیە کە مەبەستیانە وەکو ئەوی خۆیانیانەوێ دەوڵەتێکی بەهێزی ئیسرائیلی لەپاڵ لە تەنیشتیا دەوڵەتێکی بێهێزی فەڵەستینیش هەبێ بەڵام ئەما خۆیان دانی پیا بلێن و بەڵام مەقبولتر بێ بەلای خۆیانەوە و پاڵپشتی بکەن لە ڕووی مادی و معنەویەوە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداری وەکو خۆیان بەڵێنیان پێداوە کە 10 میلیارد دینار داعف 10 میلیارد دۆلار بدەن بۆ دروستبوونی بوونی تحتی ئەوە هەر لە سەرەتاوە. بەس وەکو وڵاتە عەرەبیەکان وەکو وڵاتە عەرەبیەکان چێنەوانەی کە بەشداری پێدوای بەشداری ئەوەی کە بڵێ مانگە کە دەست پێ دەکات کۆنگرەی بەحرێن وەکو بەشێک لەو ڕێکەوتن لە کۆنگرەی مەنامەیە هەر لە سەرەتاوە فکرەکە تەمەن ڕیاض و ئیمارات ناشاردەوە بەشێکن خوا لە مۆزوعەکە میسر بەشداریەکە بەس ئەوەی کە تاران هەر لە سەرەتاوە ئێران دژایەتی خۆی بۆ پرۆسەکە ڕاگەاندووتی ئەمە دژایەتیکردنی حەقی فەڵەستینیەکانە و لە 2 هەفتەی ڕابردووش لە ڕۆژی چوارشەممە بوتەبێژە بەنای وەزارەتی دەرەوەی عێراق ڕاگەیان کە حکوومەتی عێراق بەشداری کۆنگرەی مەنامە ناکات ئەوش بەدام بەڵێوتی بەمە حەقی بە دژایەتیکردنی مافی فەڵەستینیەکانە و سازشکردن لەسەر ئەو مافێکە بۆ خۆیان وخوا پێداون لەو عێراقیش دەهاتە پاڵ ئێران و بەڵام ئەوانەی کە ماو نەتوانێت ئێستا ئەردەنی خۆی بەشێکە لە قەزێکە چونکە سوودێکی زۆر بە ئاردەن ئەگەێت چییە؟ جاگیر بین ئێستا سوودی ئەردەن ئەوەی کە بە ئاردەنەگا ئەردەن شتێکی وای نەبەخشی وەکو میسر کە حوسەت و ئەوەی کە من لە هەندێک راپۆرتی عەرەبیایە لەو ڕژینەی خۆشمە لەو کورتە توێژینەوەشە هێناومە میسر 20 کیلۆمتر لە خاکی بیابانی سینادا بە کەرتی غەزە بە وڵاتی کە لە فەڵەستین دروست دەبێت و لە کەرتی غەزە دروست دەبێت بەڵام بەگەڕێکەوتنەوە جێبەجێ بەڵام ئەردەن هیچ نادا و دەستکەوتی زۆر بەدەستی هێنێ یەکێک لەو دەستکەوتە گەورانەی کە ئەردەن بەدەستی هێنێ و بۆیە زۆر پێشی خۆشە ئەم کۆنگرەی مەنامە سەرکەوتوو بێ و سەفقەی سەدە بێتە ئاماژهینە ڕەزامەندی وڵاتانی عەرەبی لانە فەڵەستینەکان یەکێک لەو عینەنە ئەردەن بەدەست کێشەی دیموگرافیەوە ئەناڵێنێ کێشەی دانیشتوانی زۆرە بە تایبەتی ئاواری فەڵەستینی هەیە کە ڕێژەیەکی زۆر پێگەێنن پێی خۆشە ئەو ئاوارە فەڵەستینیانە بگەڕنەوە کێشەی هەلی کار و کێشەی نیشتە جێبوونیان بۆ ئەردەن دروست کردووە خاڵێکی تر کوعدێکیان بە ئەردەن داوە کە نەفەقێک دروستکەن لە ئەردەن فەڵەستین عەفو ئەردەن میسر کە لەوەوە سوودێکی زۆری بۆ ئەردەن و بۆ قاهیرەژە بێت بەڵە تونێلە دروست کرێت لە بە درێژایی کیلۆمەتر و ئەچێتەوە باشووری ئیلات و لێوێشەوە ئەمە هەم بۆ میسری سوودیە بێ لە لایەکەوە بۆ میسری سوودیە بێ بۆ ئەردەنیش چونکە ئەو تونێلە کە قاهیرەش چاوی زۆر لەسەر ئەوەیە کە قاهیرە لە بەشی ڕۆژهەڵاتیەوە هینە دابڕاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر ئەو تونێلە بێ ئەو مەسەلەی دابڕاونە و لەلا باکووریشەوە دەریای ناوەڕاستێ بەڵام ئەگەر بێ ئەو تونێلێ هەبێ لە بینی میسر و ئەردەنە هەم مەسەلەی بازرگانێکی گەورەکە وعدراوە لەژێر چاودێری تەواوی قاهیرەیە بێ ئەو تونێلە هەم مەسەلەی گومرگەکەی و هەم لە ئەنەمادەکەشی و سوودەکەشی بۆ ئەردەن بێ خاڵێکی تر کە ئەردەن وڵامی پرسیارەکە بدەمەوە کە بۆچی ئەردەن زۆرینە
وعدیان بەڵێنێکیان بە ئاردەن داوە کە سەرمایەکی زۆری بیانی و عربی بچێتە ئاردەنەوە و وەبەرهێنان بکەن لە وڵاتەیە و خاڵێکی تر هەرکە ئاردەن پێی خۆشە بەڵێنی پێدراوە کە سیستەمێکی پێشکەوتووی هێڵی شەمە نەفەر و هێڵی ئاسن و ئەم بۆ لولەینەوە گوێتەرەوە بێت تێپەڕ بێ و کامیش بە هەماشەوە بۆ ئاردەن لە ڕووی مادیەوە قەسەی وڵاتانی تر ئەی بۆ قەتەر و ئەوانەتە ئێستا بێسی خۆیان ڕوونکردوێتەوە نمانەوێت قەتەر ئێستا لە بەرەیەکی دژایەتی بەرەی سعودی و ئیمارەت دەکات هەرچەند پێم وانە قەتەریش بەشداری بکە هەرچەند تا ئێستا تام دەقین نمبین هیچم نەبیێت لەباری هەڵوێتی قەتەرەوە بەڵام بمانێ نمانێت ئێستا قەتەر لە بەرەی دش بە سعودی و ئیمارەتەوە ئەو بەرەیەش کە تەبەرنی ئەم کۆنگرەکە بەرەی ئەمریکا هاوپەیمانەکانێتی کە سعودی و ئیمارات و کوێتە و ئاردن ئەمانەیە بەرامبەریشان کە بەرەکی ترەکە ئیمارات قەتەرە و تورکیا ئەمانەیە باوەڕ ناکەم ینی بینێت جا چونکە بۆچی خاڵی بەهێز لەو ئامانجی چیتر لەو ڕێکەوتنە ئەوەیە کە لایەنی بەرەی ئێران لاواز بێ لەو لاشەوە بەرەی دۆستەکانی ئەمریکا بەهێز بێ و بەرەی نارەکانی دۆستەکانی ئەمریکا لاواز بێ. سپاس دەکەم ماوەستەکار بگەن و لای بەڕێز سەبارەت بە تەوەرەکانی کۆنگرەی ئابووری بەحرێن کە ئەمریکا سەرپەرشتەکە پێتان وایە ئەوەندەی کێ واگەدار بن تەوەرەکانی چین و ئایا پێت وایە دەیەوێت کێشەی فەڵەستین لە کێشەیەکی سیاسیەوە بکەن بە کێشەیەکی ئابووری و پیان وابێت کە مەسەرەن کێشەی فەڵەستین لەڕێی ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژەی وەبەرهێنان چارەسەر بکەن بە چارەسەریش بۆ گەڕانەوەی کێشەی بڵێن ئاوارە فەڵەستینەکان کە باز دەورەکەی نیوەی زیاتری فەڵەستینیەکان ئێستا ئاوارەی وڵاتە عەرەبیەکان. بەڵێ دیارە کۆنگرەی مەنامە یاخود کۆنگرەی بەحرێن ئەوەی کە دەکرێت دوای چەند ڕۆژێکی تر ئەوەیە کە زمینە سازکردنی ئابووریە بۆ سەفقەی قەڕنیان بۆ گرێبەستی سەدا کە دەیانەوێت لەم ڕێگەیەوە سەرەتا زمینەیەکی ئابووری بۆ ڕێکەوتنی سەدا ساز بکەن بەڵێ بەڵێ ماوەستر هەنگاوەکانی تر داوێن لە ڕووە پراکتیکیەکە بۆ بڵێ فەرموو مامۆستا. بڵێ اینجا ئەم کۆنگرێ وەکو دەستپێکە دەستپێکی خۆدەزانی هەموو پرۆژەیەکی بەرەم شێوەیە گەورەش پێویستی بە زمینەسازی ئابووریە بۆیە ڕێکەوتنی بڵێن ئەم لوتکەی مەنامە یاخود کۆنگرەی مەنامە کە دەبەسترێ یەکەم هەنگاوە بۆ جێبەجێکردنی ئەمەی کە پێی دەڵێن دیل ئۆف دە سنچری یان ڕێکەوتنی سەدا یان سەفقەت القەرن و ئەمەش گرنگە چونکە لە ڕێگای هەندێک ئیتفاقیاتی ئابووری لە نێوان ئەو وڵاتانی کە بەشدار دەبن لەم کۆنگرەیە وەکو دەڵێ سەرەتا ئەم زمینە سازی ئابووریە دەکرێت دواتر هەنگاوی تری عملی داهاوێشترێ بۆ ئەوی کە هەم مەسەر و هەم ئوردن و ئەو وڵاتانی کە بەشدارن لە مەغریبەوە یاخود لە وڵاتانی کەندا و بە شێوێکی گشتی و سعودیا کە بەشداریی زۆر چاراکە لەم صفقەیە لە ڕێگای محەممەد بن سەلمان کە بڵێن هەم ئیسرائیل و هەم دۆناڵد ترەمپ شخصیش دامی ئەکەن وەکو کارکتەرێکی گەنج کە ئوموری سعودی ئێستا بەدەستە و بڕیاردەری حەقیقی لە سعودیە لەبەرەوە ئەم کۆنگرەی مەنامە کۆکردنەوەی ئەم کەسانەی کە هاودەنگ لەسەر ئەم سەفقەیە و ئەمانەی کە لەسەر ئەم سفرەیە کۆ دەبنەوە بێگومان ئەم وڵاتانن کە ڕازین بەم سەفقەیە و گاریت کۆشنێر پێشتر قسەی لەگەڵ کردوون و سەردانی کردوون و ڕەزامەندی وەرگرتوون لەبەرەوە ئەمە هەنگاوی یەکەمە لە ڕووی ئابووری دەندرێ بۆ ئەوی کە لە داهاتوو هەنگاوی تریش بەهاوێشترێ بۆ جێبەجێکردنی ئەم سەفقەیە. بەڵێ بەس مەبەستمەوە بوو کە ئەوان دەیانەوێت پرسێکی سیاسی فەڵەستینی بکەن بە ئابووری پێت وایە سەرکەوتو دەبن لەم ڕوانگەیەوە کە ئێستا لایەنە فەڵەستینیەکان هەمویان ئەوەی کە دیارە ڕەتی دەکەنەوە. بەڵێ بەدڵنیاییەوە لە ڕێگای هەر پرسی فەڵەستینی ئێستا بە شێوەیە وەکو کاڵایەکی بازرگانی یاخود ئابووری مامەڵی لەگەڵ دەکرێت. ئێستا کەمتر مەبەستمەوەیە کە کڕین و فرۆشتنی پێدەکرێت لە نێوان وڵاتان یعنی ئەو وڵاتانی عەرەبی کە دێن بەشدار دەبن لە سەفقەت القەرمانای وایە کە فەڵەستین وەکو قەزیەیەکی نەتەوەیی و سیاسی لای وڵاتانی عەرەبی ئەوها ئەرزشی نەماوە یاخود گرنگی نەماوە بەڵکو ئێستا دەیانەوێت لە ڕێگای مادی ئەم کێشەیە بەلایەکدا بکەن و ئەم کێشەیە کە تەمەنی نزیکە 80 ساڵە کە بەردەوام سیاست فەشەلی هێناوە لە چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەوجار لە ڕێگای ئابووری دەیانەوێت
بە دیدگای ئابوووریەوە ئەم کێشەیە چارەسەر. بەڵێ بەس قسەی زۆرەیە لەسەرەوەی کە بۆ نمونەتی ئەمریکا و سعودیە و ئیمارات و بڵین وڵاتانی تری عەرەبیش کۆ دەکاتەوە ئەوان لە یەک بەرەدابن چی کۆیان دەکاتەوە کە مەهاوڵوێسیش مەسەن لەسەر پرسێکی وەکو فەڵەستین. بەڵێ وڵاتەکان ببوورە ناوەکانیان ئەگەر دووبارە بەڵێ مەبەستم ئەمریکا و سعودیە و ئیمارات و مەسەلەن ئەردەن و میسر چی بەیەکەوە کۆیان دەکاتەوە کە هاوڕابن لەسەر پرسێک بۆ مەسەلەن ئێستاش کە هاوڕان بۆ چارەسەری پرسی فەڵەستین. بەڵێ ئەم وڵاتانە دیدگای دەتوان بڵێم یەک دیدگا کۆیان دەکاتەوە کە ئەم وڵاتە عەرەبیانی ناوتێنان ئەوانە هەموو لەگەڵ ترۆمپ دەتوانم بڵێم بە شێوێکی ڕاستەوخۆ کارکتەری بەهێزن لە سەحەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی بوونی ئەمریکاوە. ئەگەر ئەمریکا لە پشتی ئەم وڵاتانە نەبێ ئەم وڵاتانی ناوتێنان جەنابەت بە هیچ شێوەیەک ئەم بۆ شێوێ کاران نابن و یاخود ڕۆڵیان نابێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەبەرەوە ئەوانە عەبدی مەئموورن و ترۆمپ و ئیدارەی ترۆمپ و ئەمریکا چیان پێ بڵێ ئەم وڵاتانە بەو شێوێ جێبەجێ دەکەن و دیارە کە ئەم وڵاتانش ئێستا دەیانەوێت تەمسیلی قوتبی سونە بکەن لەو ناوچەیە بەتایبەت سعودیا و ئیمارات و مصر و ئوردن کە بەرامبەر ئەوانیش دیارە تورکیا هەیە و قەتەر هەیە و ئێران هەیە کە ئەمەش بەڕاستی پێم وایە ینی حاڵەتێکی زۆر نەشازە ئێستا کە دروست بووە کە تورکیا و قەتەر دوو وڵاتی سونەن ئێستا تەحەدێکی زۆر لە ئێران نزیکن و بەرەی سونە لەبەرەوە دابەش بووە بەڵام ئەو وڵاتانی کە بەڕێز ناوتێنان ئەوە بە تەواوی گوێڕایەڵی ئەمریکان و لەژێر فەرمانی ئەمریکا مامەڵە و جوڵە دەکەن لەو ناوچەیە بە بەرژەوەندی ئەمریکا زۆر باش ئەگەر بە کورتی بەرژەوەندی ئیسرائیل هەنگاو دەنێ کەواتە دەکەونە ژێر کاریگەری ئیسرائیل. ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارەشمان دەیتەوە سەبارەت بەوەی کە پێشتر بازەوەکە کە ترامپ کەسێکی ئابووریەوە دەیەوێت زۆرترین ئابووری و پارە و دەهات لە وڵاتە عەرەبیەکان بۆ ئەمریکا و بەرز بینایی چۆن ئێستا کۆنگرەیەک دەکات مەسەلەن ئایا خۆیان پارەی تێدا سەرف دەکەن کۆنگرەی ئابووری مەنامە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەمریکاش لە ڕێگای کۆمەڵێک بازرگانی زۆر زەخم لە سەر ئاستی دنیا و ئەمریکا کە بەڕەچەڵک جوولەکەن بەشدار لەو کۆنگرەیە و ئەمریکا دەتوانم بڵێم وەکو میزانیەی ئەمریکاش نزیکەی 200 میلیارد دلار دانراوە بۆ ئەوەی کە سەرفیکە لەم سەفقەیە کە بە سەفقەت القەرن ناسراوە و دیارە کە جڵەوی ئابووری جیهانیش دیارە شتێکی شاراوە نییە لە دەست ئیسرائیل و لە دەست کۆمەڵێک کارکتەری بزنسمانی جوولەکە و ئیسرائیلیدایە لەسەر مستەوای جیهان. بەرەوە قەزیەیەک ئەوان دەڵێن ئەگەر بە پارە چارەسەر بکرێ و بە ڕۆمادیکەی چارەسەر بکرێ ئەمە کێشەمان نییە و دیدگای ترەمپیش وایە یان دیدگای ترەمپ زۆربەی کێشەکان بە چاویلکەی ئابووری دەبینێەوە پێی وایە لە ڕێی ئابووریەوە دەتوانێت هەر کێشەیە کە تاوکە ئێستا چارەسەر نەبوو ئەو چارەسەری دەکەن. بەڵێ سوپاسان دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزموون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. حەزەکەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە؟ ئاسانە بەکڕینی کارتێکی 20,000 دیناری لە چاڤیلان
ناوت دەچێتە تیرۆپشکی دەرچوونی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای 2019 0 کیلۆمەتر. ئاگادار بن ئەو 20,000 دینارەتان نافەوتێت، چونکە ئێوە دەتوانن هەر کاتێک پێتان خۆش بێت بای ئەو 20,000 دینارە هەر یاری و چالاکیەکی چاویلانتان ئارەزوو لێبێت بەکاری بهێنن بۆ خۆتان یاخود بۆ منداڵەکانتان بە یەکجار سەردانکردنی چاویلان. یەکجار سەردانی چاویلان کە و کارتێک کڕات ئەوە ناوت دەچێتە تیرۆپشکەکە بۆ ئەوەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. ڕۆژی تیرۆپشک دەتوانیت خۆت ئامادە بیت یاخود ڕاستەوخۆ لە میدیاکانەوە بینەری بیت کاتێک ژمارەی کاتی دەرچوو هەڵدەبژێردرێت. هەر ئێستا وەرە و لە 15 تا 15 ماوەی یەک مانگت هەیە بۆ ئەوەی سەردانی چاویلاندەکەی سلێمانی بکەیت و چانست هەبێت بۆ وەرگرتنی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای مۆدێل 2019. هەر ئێستا سەردانی چاویلان بکە لە شاری سلێمانی، هەم کاتێکی خۆش لە هەوایەکی سروشتی و فێنک بەسەر بەرە و هەمیش ناوی خۆت خەرە تیرۆپشکەکە تا ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. چاویلان گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی تێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە، 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. مامۆستا ژەرب بگرێمەوە لای بەڕێزت سەبارەت بووی کە بەڕێز وتت لایەنە فەڵەستینیەکان چی حەماس و چی فەتح ڕەتیان کردوێتەوە کە ئەوان بەشداری بکەن لە کۆنگرەی ئابووری بەحرێن و ئەو ڕێکەوتنی سەدەیەش ڕەت دەکەنەوە. هۆکاری چییە یاخود هیچ بەڵێنێکیشان پێدراوە ئەگەر ئەوان ینی بەشداری بکەن چیان بۆ دەکەن؟ بێگومان طبعا بەڵێن بە ئەوان دراوە، بەڵام قەنەعەت وایە فەتح هەر ڕازیە بێتتر بە ئەم ئەگەر لەم کۆنگرێ من نامەژ نەچێشم کە خۆ ئەم سەفقەی سەدەی هەم کۆنگرێ من نامی نابێ. ینی کۆنگرێ تری بە دوایە دێ، سیبیناراتی تری بەدای خوێندنەوەی تری بە دوایە دێ، احتیمالە ینی وڵاتێکی تر ئەم جاریان لە تشرینی 2017 بەنهێنی محەممەد هینە پاشای سعودیە بانگهێشتی بەڵێ شاسەلمان بانگهێشتی محمود عەبازەکە بە نهێنی دانیشتنیەکەن ئەڵێ ئێمە بە تەماشتی شیوان لەگەڵ ئیدارەی ئەمریکای بێ هاوکاریمان بکەین. یەکەم شت کە شاسەلمان بەڵێنی پێدا بە ئیدارەکەی محمود عەبازەوەی ئەڵێ هاوکاری مانگانەتان لە 7.5 میلیۆن دۆلارەوە بۆکەین بە 20 میلیۆن دۆلاری مانگان دۆلار ئەی مانگانە بەس ئەگەر ڕازی بن بەوەینە. بەڵام تەمانەوان لەو کاتەیە تەمەن فشارێکی زۆری ئەوان لەسرە بەرەی ئەمریکا و سعودی و ئیمارات وانەکە بەشداری ئەو کۆنگرێ بەنامە بکەن یاخود بە سەفقەی سەدە ڕازی بن بەلە لە هەمان کاتە میسریش، چونکە میسریش هەموو کات ئەوە بووە لە قاهیرە کۆبوونەوەکانی ئاشتەوایی بینی زۆربەیان لە قاهیرە بووە، کۆبوونەوەکانی ئاشتەوایی بینی حکوومەتی فەڵەستین و حکوومەتی ئیسرائیلی بووە بەتابەتی ئەمە ئەمجاریان بۆیە فشاری قاهیرەشیان لەسەرە. بەڵام ئایا ئەتوانن هەتا دوجار بەو لە جێرە فشارانە خۆیان بگرن؟ قەناعەتم وایە ناتوانن خۆیان بگرن. بەتابەتی حەماس خۆی تەسلیم ناکات، چونکە حەماس چەندین جاری تر بەڵام خۆی بڵێن ئێستا فەڵەستینیش دوو بەشە بەڵێ بەشێکی لە حەماسە و بەشێکی بەڵام ئەوانیش هاتن بەڵێ بەتایکی دەوان ئێستا کەناری خۆر ئاوا لە دەستی حکوومەتی فتحایە کەناری خۆراوە زیفەی غەربی غەزەژەوە معلومی جەنابتانە واقعەکە و لە ژێر دەسەڵاتی غەزایە. بەڵام یەکشتیکە بەڵێ یەکشتی تر ئەویشەوەیە کە بۆچی هاتوون هاندانێکی ئابووری و
ینی زۆریان داوەتە حکوومەتی حەماس لە لایەنە فەڵەستینیەکانی تر بەوەی کە کەرتی خەزایان بۆ گەوراکەن چونکە ئێستا گەر سەیری لە ڕووی جوگرافیەوە سەیری کەرتی خەزە بکەی کەرتی خەزا ڕووبارێکی بچووکی هەیە ئێستاش ملیۆنیە دانیشتوانی تایە تیاژی چڕیەکی دانیشتوانی زۆر هەیە لە کیلۆمەتر مربعی لە کیلۆمەتر چوارگۆشەیە بۆیە هاتون بە یەکەم بەڵێن کە بە حکوومەتی بە جەماعەتی حەماس و ئەوانیان داوە بکەنە لە بەشی کەرتی غەزەوە 720 کیلۆمەتر دەخینە سەر کەرتی غەزە کە ئەکاتە سێقاتی ئەو ڕووبەرێکی ئێستا حکوومەتی فەڵەستینیەتی یعنی ئەمە ئەگەر سەیری بکەی تەشویقێکی گەورەی یعنی هاندانێکی زۆرە ئەگەر سەیری بکەیت چونکە هەم جگەلەوەی کە خۆشکان بڕیاریان داوە مەتاڕ و شێلی شەمەنەفەر و خەتی ینی پێشکەوتوی قیتار و چی و هەموو ئەمانە لە هەموو وانحێزە پرۆژە لە هەموو بوارەکانە بۆ ئەو حکوومەتی نوێی فەڵەستین باز ئەوەی کە حەماس ڕازی بێ بەڵام قەناعەتمانی ڕازی بێت چونکە خوێنی دەیان ساڵە ئەو قەزیە خوێنی تیان ڕێژراوە ئێستاژەوە کە بینیمان بەڵام ئایا کە بینیمان کە لە مانگی پێدەڕاتیان کردوانێ بەڵام قەناعەتم وانە ینی سەفقەی سەدە لەلایەنی حەماس و جیهادی ئیسلامیەوە سەر بگرێت بۆچی چونکە بەرەکی تری ئەمریکا نایانی ئەمریکاکە ئێران و تورکیاوان حەماسیش هەن ئەدەن بە هەمان شێوە هەمەکە لەسەر حەقیقیان بێتە جواب قەناعەت لەو یەکەم خاڵی سەفقەی سەدە قەناعەت وانە جێبەجێ بکەویش ئەوەی ئەو دەوڵەتی فەڵەستینی نوێ کە دوورە لە بەبێ سنووری ساڵی 1970 دەوڵەتی نوێەکە دروست دەبێ قەناعەتم وایە یەکەم خاڵ ساڵی 1970 بێ لە ئیسرائیل بڵین قودسی شەرقی بێ بڕیاردەوە بەڵام بەبێ سنووری ساڵی 1970 کە ئەمان لایەنە فەڵەستینیەکانی یەکەم خاڵ کوتوانە تەنها ئەوەمە زیادکەن کە ئەو دەوڵەتە فەڵەستینیە بەبێ بانی بە سنووری ساڵی 1970ەوە بێ ئەمە کێشەکەی ئێستا لەوەیانەیە بەڵام ئایا قەناعەتم وایە یەکەم خاڵ کە جەماعەتی حکوومەتی حەماس لەگەڵ ئەو داڕێژەرانی فکری سەفقەی سەدە و ئەو ئەمریکا هاوپەیمانەکانی تێگە گیرێن لە مەسەلەی ئەو خاڵیەکەمەیە کە حکوومەتی نوێ لە غەزەیە یەکەم بەردی بناغی داهێنێ حکوومەتی ئەو نوێی کە بڕیادرا و مختەرەحە ینی لەو سەفقەی سەدەیە سوپاس دەکەم دەتەگرێم وڵای بەرز مامۆستا کارۆخ بگرم وڵای بەرز سەبارەت بە ئەم بڵین ئەم هەوڵەی ئیدارەی ئەمریکا ئەوەی خۆیان ناویان لاوە چارەسەری کێشەی ململانەی عربی ئیسرائیل یاخو کێشەی فەڵەستین ئیسرائیل تا چەندێک پەیوەندی بە هەڵبژاردنەکانی داهاتووی مەسەلەن سەرۆکایەتی ئەمریکاوەیە کەوا بڕیارە لە کۆتایی ئەم ساڵ بەڕێوە بچێت بڵێ تاوان هەڵبژاردننی داهاتووی ئەمریکا لە 6 مانگی 2020 بەڕێوە دەچێت و ینی کۆتایی ساڵی داهاتوو بەڕێوە دەچێت و ترامپیش بەڕاستی لە ئێستاەوە ئیش بۆ دەکات کە بۆ خولی دووەمی سەرۆکایەتی ئەمریکا خۆی هەڵبژێرێتەوە چونکە کۆمەڵێک پرۆژەی لەبەردەستە ئەم پرۆژانە تەواو نابن ئەگەر بەڕای خۆی تەواو نابن ئەگەر دووبارە سەرۆکایەتی ئەمریکا نەگرێتەوە دەست یەکێک لە پرۆژانە ئەم چارەسەرکردنی کێشەی فەڵەستین ئیسرائیلە کە بەداخەوە تاوەکو ئێستا لە تەمەنی 80 ساڵ زیاترە ئەم ململانەیە بەردەوامە دیارە یەکێک لەو فاکتەرە گرنگانەی کەوا دەکات ترامپ بۆ دووبارە هەڵبژێرێتەوە و کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی کێروی دەنگەکانی دۆناڵد ترامپ لۆبی جوولەکە و لۆبی ئیسرائیلە لە ئەمریکا کە ئەم لۆبیە لە خولی یەکەمیش پاڵپشتێکی تەواوی دۆناڵد ترامپ بوون و بەڕاستی ترامپ بەهۆی لۆبی دەتوانم بڵێن بەهۆی لۆبی جوولەکەەوە لە خولی یەکەمیە بۆ سەرۆکی ئەمریکا کەوە لە هەموو تەمەەن دوور بوو لە هەموو ڕاپرسی و لە ستانداردی ئەم مەراکزانی کە بە تینکتانک ناسراون لە واشنگتن کە ترامپ بێتە سەرۆک ینی هەر لە هەموو زۆربەی هەرە زۆری ئەم بڵێن مەڵبەندانی کە مەڵبەندی لێکۆڵینەوە دیراسات و بخۆز بوون لە ئەمریکا ینی بە پێچەوانەی دەرچوونی ترامپ لە خولی یەکەمە بڵێ ئاماژەکانیان دەدا یاخود ریسێرچ و ئەو داتانیان بڵاو دەکردەوە بەڵام بەوکو سەپرایز وەکو مفاجات ترامپ بۆ سەرۆک لە خولی یەکەم بەهۆی پاڵپشتی لۆبی ئیسرائیل و بەهۆی پاڵپشتی ئەم بازرگانانی کە باسمان کردن کە بەڕاستی کاریگەریی تەواویان هەیە لە دەرچوونی هەر سەرۆکێک لە هەڵبژاردنەکانی ئەمریکا لەبەرەوە ترامپیش بۆ خولی دووەم بێگومان لە خولی یەکەمە کۆمەڵێک ڕێککەوتنی لەگەڵ لۆبی ئیسرائیلی کردووە کە ئەو دەبێتە سەرۆک ئەو هەنگاو دەنێ هەر وعدی ئەوی پێدا بوون کە قودس دەکاتە پایتەختی ئیسرائیل ئەمەی کرد و جێبەجێ کرد وعدی ئەوی پێدا بوون جۆلان دەجێڕێتەوە بۆ ئیسرائیل بۆکو بە بڕیارێک
ئاعتراف پێ دەکات کە بەشێکە لە خاچی ئیسرائیل نەکدەیجێڕێتەوە ببوورە ینی بەشێکە لە خاچی ئیسرائیل و وەکو پیرۆزبایی خاچی سووریا دەدا بە ئیسرائیل ینی ئەمەشی کرد و لە خولی دووەما دیارە دوای ئەو دانوستانانی کە لەگەڵ لۆبی ئیسرائیل ترەمپ دەیکا وعدی ئەوەیان پێدەدا کە ئەو سەفقەی قەرنەی کە بڕیاری لەسەر دراوە و لەگەڵ بە هاوکاری کۆمەڵی وڵاتانی عەرەبی وەکو مامۆستاژار باسی کرد لە بەدەستپێکی مسر و سیسی ئەم سەفقەیە گەڵاڵە بوو و ئەمریکا ئیشی لەسەر کرد و ینی ئێستا گەیشتۆتە ئەوەی کە خواردنەکە تەبخەکە حازرە و لێنراوە بەس ئەوەی ماوە کە بخورێت لەلایەن ئەو وڵاتانەوە لەبەرەوە پێم وایە کە بۆ خولی دووەمی سەرۆکایەتی ئەمریکاش هەر ئەم لۆبیە ئیسرائیلی کە لە خولی یەکەم ترۆمپی دەرچوان لە خولی دووەمیشە هەوڵ دەدا ترۆمپ دەرچوێنێ بە مەرجی ئەوەی کە ترۆمپیش لە خولی دووەم تەواوکەری ئەو ئیشانی کە لە خولی یەکەم نەیتوانێت تەواوی بکە لە بەرژەوەندی ئیسرائیل تەواویان بکە. بەڵێ ینی پێ دوایە ئەگەر ئەم سەرکەوتن بەرەز بێنێت کاریگەری دەبێت لەسەر مەسلەی دەرچوونەوەی ترامپ ئەگەر ئەم ڕێکەوتنە سەرکەوتن بەس یاخود ئەگەر نەچێتە پێشەوەش کاریگەری دەبێت پێ دوایە؟ بەدڵنیایی ئەوە ترامپ ئەگەر سەرکەوتوو بێ ئەوە سەفقەتەڵقەڕیش لەگەڵ ترامپا سەرکەوتوو دەبێت چونکە پرۆژەکە پرایۆریتی و ئەولەویاتی ترامپە ینی ئێستا ئەم پرۆژەی سەفقەتەڵقەڕنە لە کارە سەرچیەکانی ترامپە لەو ناوچەیە بۆ بەرقەراربوونی ئاشتی لەو ناوچەیە و بە دیدگای ترامپ کە ئەم کێشەیەکی مێژوویە و ماوەیەکی زۆری بەسەردا تێپەڕی و بێ چارەسەر ئێستا ئەو هەوڵ دەدا کە چارەسەری بکە لەبەرەوە پێم وایە کە بەڵێ ترامپ لە خولی دووەما دەتوانێت ئەم سەفقەیە لەگەڵ ئەو وڵاتانی ناوانهێنا دەتوانێت جێبەجێ بکە ئەگەرچی هەندێک وڵات شەرتیشیانەیە بۆ نمونە سعودیا شەرتی ئەوەیە بەو شەرتە بەشدار دەبێت لە سەفقەتەڵقەڕن ئەگەر ئەمریکا هەژمونی ئێران کەم بکاتەوە یاخود هەنگاوی یەکەم بەڕاستی گورزێکی سەربازی لە ئێران بۆشێنەوە ئێران لە پەلوپۆ بخاوە دەستی ببڕێت لەو ناوچەیە سعودیا یەکێک لە مەرجەکانی بۆ بەشداریکردن لە سەفقەی قەڕنیان لە گرێبەستی سەدا ئەوە بووە وەکو باسمان کرد کە ئێران گۆشەگیر بکرێ و ئێران هەژمونی نەمێنێت لەو ناوچەیە ئینجا سعودیا بەشداری دەکات و ئەم سەفقەیە گرنجەکەی بۆ ئەمریکا و ئیسرائیل لەوەدایە کە چیتر ئەم کێشەیە وجودی نامێنێ و حەل دەبێ و ئیتر ئیسرائیلیش بەڕاستی لە بەرژەوەندیەتی کە کێشەی فەڵەستین نەمێنێ ئەو سێرەشەیە لە کۆڵخۆی کاتەوە بەڵکو وڵاتێکی لاواز دروست بکە لە جیرانی خۆی کە هەر کاتێ بڵێن ینی ئەم کێشەیە وەکو کێشەی فەڵەستینی کە وەکو بەڕاستی کێشەیەکی زۆر معقەد و زۆر قوڵە لەو ناوچەیە چارەسەر بەو سەفقەیە بە دیدگای ترامپ و ئیسرائیل چارەسەر دەبێت و لە خولی دووەمیشە هەنگاوەکانی ترامپ بە ئاراستی ئەوە دەبێت کە ئەو هەنگاوانی لە خولی یەکەم سەر لە خولی دووەم تەواویان بکە و دیاریشە کە هەموو سەرۆکێک کە دێ لە ئەمریکا کۆمەڵێک ڕێککەوتنی نهێنی و ژێربەژێر لەگەڵ لۆبی ئیسرائیل یاخود لۆبیەکانی تر کە بەهێزن لە ئەمریکا دەبەستێ و جگە لەوانیش لەگەڵ بزنسمان و لەگەڵ ئەو کارکتەرانی کە لە ئەمریکا اقتصادی ئەمریکایان بەدەستە لەبەرەوە زۆر گرنگە بەڕای من کە ئیسرائیل پاڵپشتێکی تەواو لە ترامپ دەکا بۆی کە دەرچێتەوە بۆی لە بەرژەوەندی ئیسرائیل هەنگاو هاوێژی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سوپاس دەکەین مامۆستا هەژار گرێم و لای بەڕێزت پێ دوایە ئەو کێشەی کێسە بۆ نمونە لەو ڕێکەوتنە دامێت کێشەی فەڵەستین بکەن بە پرسێکی ئابووری سەرکەوتوو بێت ینی چارەسەری کێشەکە لە ڕوانگەی ئابووری کە چەند ساڵە مەسەر لە ڕوانگەی سیاسی و نەتوانراوە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە؟ خۆ بێگومان چارەسەرکردنی کێشەی عەرەب ئیسرائیل یا مسلمانان ئیسرائیل بەشێکیە بێ هەر بەڕێگەی ئابووری بێ بەڵام نابێ هەر لە ئابووریە بکرێتەوە وەکەوەکی ئێستا لەم کۆنگرێ مەنامەیان کراوە بەڵام یەک خاڵی زۆر سەرەکی بۆچی ئەوان هاتوون کۆنگرێ مەنامەیان ناو لەژێر ئەوەی ئابووری گەشە کردو یا گەشە سەرنی لایەنی ئابووری ئەوەی تەشویقێکە بۆ لایەنە فەڵەستینەکان و بۆش شەقامی عەرەبی بۆی کە زۆر کاردانەوەی توندیان نەبێت لە بەرامبەرینەکەینە لە ڕاستیە هیچی کەمتر نیە لە کۆنگرێکی سیاسی لە ڕێککەوتنێکی سیاسی ینی هەرخۆ ڕێککەوتنێکی سیاسیانی بەڵام شتەکە ژێربەژێرە ئاەنەوێ تووڕێی شارعی عەرەب و موسڵمانەکان کەم کەناوانینە بەڕاستی خۆ شتەکە بەڵە هاتووناوێنە ناوە کۆنگرێکی اقتصادی ینی بۆ خزمەتی لایەنی فڵەت بەڵام بەڕاستی خۆ هیچی کەمتر نیە لە ڕێککەوتنەکانی تریە
پەیمانەکانی تری سیڤەر و لۆزان ئەوانەی تر لە سەدەی 20ەمە دراون بەگەلانی بە ئەم وڵاتانی جیهانی سێهم یا ڕۆژهەڵاتی ناوەڕات بەڵام وەکو دێمە سەرەتا قسەکە ئەبێ هەر ئەو ڕێکوتنی ئەو کێشەی عەرەبی سەرای هەر بەشێکی هەر بێ چارەسەری کێشەی ئابووری بێ بەڵام نابێ هەر چونکە بۆ ئێستا تۆ کە پرۆژەکەی تۆ خۆ هەر کێشەی ئابووریە بەڵام نابێت کێشە سیاسیەکەش کە ئەو میلەتە موسڵمانە دەیان ساڵە خوێن ئەڕێژێ بە حەقێکی لەو خاکەیە هەیە ئەو لە بەرچاو بگیرێ ینی نادیدە بگیرێ بخرێتە ئەو لاو تەنها ناوی لێ بنرێ کۆنگرێکی ئابووری بێن تەشویقێکی خەڵکی عەرەب و موسڵمانان بکەن و لایەنە فەڵەستینیەکان بکەن و شارعی فەڵەستینی بکەن ڕازیان کەن بە کۆمەڵە پرۆژە ئەنجامی نابێم بە سەلام ڕێکەوتنە ینی ئەنجامی شێ بە شەلە لەبێ چونکە بۆچی لەبەرەوەی فەڵەستینیەکان خۆیان بەڵە فەڵەستینیەکان نمانەوێ ئێستا ئێمە هەر وەکو میلەتی کورد هەرەوەتە ڕازین خاچی کەرک و خاچی عەرەبی هەر نەڵی خەڵکی کوردستانە ئایا ئێمە ڕازین وەکو کورد بستی خاچی بدرێ بە میلەتێکی تر وانە ئێمە چەند ساڵە خەباتمان کردووە لە دژی حکوومەتی سووریا و تورکیا و ئێرانی ئۆمانە یا تورکیا عراقی حکوومەتی باسی پێشووتر بۆچی بووە بۆ ئەوەیە بە خاچی داژی کردووی ئەو میلەتی فەڵەستینەش مافی خۆیەتی بۆیە هەر حەقێک هەر دژایەتیەک هەر کۆنگرەیەک هەر شتێک کە ناوی لێ دژایەتی بێ بە مافی ئەو میلەتە کە دەیان ساڵە خوێنی تیاڕێژێ و ئاوارەیەکی زۆری فەڵەستینی لەناو لەسەر خاشی کۆکراتەوە لەسەر دڵی ئەو کۆکراوەتوانێ و وەکو مامۆساژ وتی لەو لاشەوە ترەم دێ قودس ناوە نێ بە پایتەختەکەی باتە قودس و ناوێنێتە پایتەختی ئیسرائیل ومانە هەمووی دژی مافی میلەتی موسڵمانە بۆیە من پێم وایە ئەگەر ئەنجامی شێبێ ئەنجامێکی شەلە لێ ئەنجامی پێ دوای وەکو مامۆستاکارە وتی ئێستا وڵاتانی عەرەبی بازرگانێکی گەورە پرسی فەڵەستین دەکەن بە تاکید بەس هەمویان نە بازرگانێکە لەسەر بە خوێن و بە ناوی ئابێتە بە خوێنی گەلی فەڵەستینەوە و ئاشی بینی خۆ ئاشکرایە بەس هەمووشیانەتەوان بەڵە زۆر سپاس بۆ بەڕێزان هەژار حاتم ئەندامی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵ ئیسلامی لە ستودیۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە کارۆ خوشنا و سەرۆکی یونیڤەرسیتی ئەمریکی کوردی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ دەستان خۆش مامۆستاکەر